ئەم کاتتان باش ئەمڕۆکە باس لە بەرنامەیەک دەکەم کە دەتوانیت زۆر بە ئاسانی فۆرماتی ڤیدیۆیەکان بگۆڕیت بۆ هەر فۆرماتێکی تر کە ئارەزوو لێ بێت، چ لە ڤیدیۆیی چ لە دەنگی. لە هەمان کاتیشدا دەتوانیت ڤیدیۆکانی یوتیوب زۆر بە ئاسانیدا بگریت. بە هەمان شێوەش دەتوانیت فۆرماتی ئەوانش بگۆڕیت بۆ دەنگی وەکو MP3 یاخود هەر ڤیدیۆیەکی هەر پاشگیریەکی تری ڤیدیۆیی، لەگەڵ چەند تایبەتمەندێکی تر کە دواتر باسان دەکەم. کە ناوی بەرنامەکە بریتێ لە WinX HD Video Converter و لە ماپەری سەرەکی نرخەکە نزیکەی $35.95. بەڵام لەلایەن هەنداڕەشەرانی ئەم پرۆگرامەوە پەیوەندیم پێوە کراوە و چەند سریال نەمبەرێکم پێدراوە کە دەتوانم بێ ئەوەی ببەخشم و بۆ ئەوەی بەشدار بێت لەم پێشبڕکێیە پێویستە ڕەچاو چەند خاڵێک بکەیت. یەکەمیان ئەوەیە ئەم ڤیدیۆیە لای خۆت لایک بکەیت یاخود کۆمنتێک لەسەر بنووسیت و بنووسیت ئایا ئەم ڤیدیۆ بەرنامەت بەدڵە یاخود بەدڵ نییە یا هەر ڕایەکی ترێکە بینووسیت. پاشان کە ئەمە نووسی دەبێت لاکی پێجەکەی فەیسبووکت کردبێت، پیجی H4 کورت. باشە پاشەوەی کە لاکی پێجەکەت کرد کۆمنتێک لەسەر ئەو بابەتە بنووسە کە تایبەتە بە ڤیدیۆیەکە. ئێستا کە دایدەنێم پاشکەمێکی تر و لە کۆمنتێک بنووسە و لە نێودوو کەوانەدا یوزەرنێمی یوتیوبەکەت بنووسە کە کۆمنتیت پێنووسیوە. بۆ ئەوەی چانسی بردنەوە زیاتر بێت دەتوانیت تۆ پیجەکەی فەیسبووک شێر بکە لای خۆت لەگەڵ بابەتەکەی فەیسبووک کە ئێستا کە دادەنین. بەم شێوەیەش بێت ناوی تو دووجار دەچێتە پێشبڕکێەوە لە جاتی یەکجار، بەمە چانسی بردنەوە زیاترە. و لە هەنگاوێکی تردا کە ئەو 5 کەسەی کە کۆمنت لەسەر ڤیدیۆیەکە و ئەوەی فەیسبووک دەنووسێت ڕاستەوخۆ 5 نەمبەریان پێ دەدرێت ئەگەر کۆتای هاتیان پێشبڕکێ بەبێ چوونە ناو پێشبڕکەی سەرەکی. و کۆتایی ئەم پێشبڕکێ 14 ڕۆژی ترە لە 10/2013 و لەگەڵ کۆتایی هاتنی ئەم پێشبڕکەیە کە لە 10/2013 هەروەک ئاماژەم پێدا ئێمە ئەو کەسان هەڵدەبژێرین کە براوەی ئەم پێشبڕکەیان و لە پیجەکەمان و لە وەربە لە لاپەڕەی یانە ناوەکەن دەنووسین بەبێ ئەوەی بزانین کێن و چی دەکەن و خەڵکی کوێن. باشە با دەست پێ بکەین. بەرنامەکە سارتە بیکەینەوە. شێوەیەکی زۆر ساد و ساکاری هەیە بۆ دەبین لەسەرەوە چەند ئامرازێکت هەیە وەکو ڤیدیۆ، URL، فۆتۆ، کلێ و هەروەها ئۆپشن و من هەرێکیان تایبەت بە شتێکی تر. ئێستا کە باکردە لەسەر URL بکەین کە بۆ داگرتنی ڤیدیۆکان یوتیوبە هەروەک دەبینیت ئەمە شوێنی لینکەکەیە. من دەچمە ئەکاونتەکەی خۆم لە یوتیوب و کلیک لەسەر ئەم ڤیدیۆ دەکەم کە میوزیکەکە. پاشان لینکەکە کۆپی بکە لای خۆت و بەرنامەکە بکەرەوە و پێستی بکە لێوەندەر کە کردێت کردە لەسەر ئەنەلایز بکە چاوەڕێکە پێ دەڵێت ناوی ڤیدیۆکە چییە و چەند خولەکە و چەند حەجمەکەی چەندە. هەرەوە دەبینێن ڤیدیۆکە نزیکە 4 دقیقە و 3 چرکەیە. من دەمەوێت بۆ ئەوەی ڤیدیۆکە بەخێرا تاوە بکەم بە کوالیتی 160p دەگرم. باشە پاشان ئۆکەی داگرا و لێرە دەتوانیت جۆری ڤیدیۆکە هەڵبژێریت. دەتەوێت ببێت بە MP3 یاخود دەتەوێت بیکەیتە فۆرماتێکی تر یان دەتەوێت بیکەیتە فۆرماتێکی ڤیدیۆی وەکو MP4 وانە. من دەمە بیکەمە میوزیک. باشە بۆ ئێستا بڵین کاکت بڵین دیکەینە MP4. باشە پاشان ئۆکەی داگرا دوێکەتەوە بکردە لەسەر ڕام بکە. هەروەک دەبینین ئێستا کە ڤیدیۆیەکە کۆنڤێرت بوو دەوە داونلۆدیش بوو. ئێستا کە کرایەوە لە مای ڤیدیۆس لە فۆلدەری سەرەکی یوزەرنێمەکەت داونلۆد بۆ کەوی لەسەر فۆلدەر WinX ڤیدیۆیە بیکەرەوە. هەروەک دەبینیت کەنوی لەها بریت. باشە ئێستا کە بە بیان سڕینەوەێرە بۆ ئێستا بمانێت فۆرماتی ئەم ڤیدیۆ کە MP4 بکەنە MP3. باشە کردە لەسەر ڤیدیۆ بکە و ئەو ڤیدیۆ هەڵبژێرەکە دەتەوێت فۆرماتەکەت گۆڕیت بۆ من ئەمەیانە. پاشان دەتەوێت بیکەیت بە چی؟ من دیکەمە MP3. باشە ئۆکەی دادەگریت بۆ دیسان ڕەن دادەگری. وەک دەبینین ڤیدیۆیەکە تەواو بوو بۆتە MP3. ئێستاکە کردی لەسەر بکە دیار دەکرێتەوە بە شێوەی MP3. نیدەن زۆر بە ئاسانی و زۆر بە چوستی کارەکە ئەنجام دەدات. و هەروە هەندێک ئۆپشنی تری تێکە دەتوانێت شوێنی ڤیدیۆکە بگۆڕیت کاتێک تاوە دەبێت تۆ دەن بیکەتە سەر دیسکتۆپ یان هەڵ فۆلدەرێکی تر کە زۆر لێیە و فۆتۆس بۆ ئەوەش بۆ دەستکاریکردنی فۆتۆ وێنە و شتە و هەروە کلێرمان هەیە بۆ سڕینەوەی ڤیدیۆکانی ئێرەی کە لێر دادناوە. بۆ ئۆپشنیشمان هەیە کە دەتوانین هەندێک گۆڕانکاری بکەیت وەکو چێکردنی ئەپدەیت لەگەڵ شوێنی سیڤکردنی فایلەکە و بەم شێوەیە. و
لێرەش دەتوانین پەیوەندی بکەیت بە کۆمپانیایەکی کە ئارەزوولێتی لەگەڵ هەندێک فاک ڤێرژنی فاک و بەم شێوێ بەڕێزان ئەمە بەرنامەیەکە بوو و لێ بیر مەکە بۆ ئەوەی بەشدار بی لەم پێشبڕکەیە پێویستە خاڵەکان جێبەجێ بکەیت کە کۆمنتکردن لەسەر ئەم ڤیدیۆیە بە هەمان شێوە نووسینی کۆمنتێکە لەسەر بابەتەکەی فەیسبوک کە دادەنێن بەم زوانە و لەگەڵ شەیرکردنی پیجەکەی هێچفۆرکورد لە فەیسبوک بۆ ئەوەی چانسی بردنەوە زیاتر بێت و ئەو پێنج کەسەی کە یەکەم کۆمنت دەنووسێت لەسەر ڤیدیۆیەکە و لەسەر بابەتەکە ڕاستەوخۆ سرە لەمبەرەکەی پێدەدرێت بەبێ هیچ چونە ناو پێشبڕکێکی سەرەکی و ئەوانەی تر دەچن ناو پێشبڕکەیەکە و لە دەی 2013 براوەکان ڕادەگەیەنین هەر خۆشیتان کاتێکی خۆش.